چی مود لە دوامەوە ئەیکەیتەوە باشە؟ ئێرە باشە؟ ئەی بینیە بە بێتاقەتی ئاکشن وەرە بێتاقەتی تۆزە سەریح وەرە بێتاقەتی سەری چەپکە سەری ڕاستکە موبایلەکە دەرکە دەچۆ لە کامیرەکە زۆر جوان دەرچوو کاکدام ڤیدیۆ تەواو کاک تەواو کاکدام ئەفو ئێستا ئێدیتەکە یەکەین پێم چۆن بوو وەرە دەرەجە یەک بوو بینێرینیان نانەجارە با چاکیکەین میوزیک و تەرتیبات و ئەمە لێرە شێ خاوێنم بۆت کردو بەخۆ ئەوە تەوا ئەتۆ سەیریکەی شەکر بووم بۆ چای زۆر کەس بەڵام کەست لە بۆ چای من نەبووە شەکر شیرین غیرە لەو جادەی دەکەم کە لە سەدەڕۆی شیرین ئێستاش نەمزانی بێگرینەکەت لە بۆ منە یان بە منە ئێی خوارزە ئێمە پیاوی پشتکی بۆرد نین ئێمە پیاوی تۆڵە سەدنەوەین چیت هەیە وەرە ڕووبەڕوو بۆی بجەنگە